ئێمڕۆ سەردانی قەزای دوکان و قەزای کۆیەمان کرد بۆ ئەوی لە نزیکەوە ئاگاداری هۆڵەکانی تاقیکردنەوە و بەڕێوەبەری هۆڵەکان و گوێمان لە هەندێک بە کورتی گوێمان لە هەندێک قوتابیانیش ڕاگرت بۆی بزانین ڕێیان لەسەر پرسیارەکان بە شێوەیەکی گشتی چۆنە. لە ماوەی ڕابردوو پرۆپاگەندەی زۆر هەبوو لەسەر تاقیکردنەوەکان. ئەو پرۆپاگەندانە زۆربەی زۆری هیچ ئەسڵ و ئەساسی نەبوو، بە تایبەتی کە باسی فرۆشتنی پرسیار دەکرا ئەوە بە هیچ جۆرێک بە مطلقی شتیوان نەبووە و نییە و تەنیا پرۆپاگەندەی ئەو کەسانەیە کە لە ماوەی ڕابردوو هەندێک ئالەت و ئەو جیهازانەی کە غەشیان پێکرد بوو جیران، چکە ئێمە ئەو ساڵ زۆر تونمان کرد و ئاسایش و هێزی ناوخۆ بە تەواوی هاوکارمان بوون، توانیمان خەڵکێکی زۆر ژمارەیەک خەڵک لەوانەی دەستیان هەبوو لەو بابەتانە یان ئەو جیهازانەیان دەفرۆشت دەستگیرمان کردن و دامانە دادگا. واگەر هەر کەسێکیش لەناو هۆڵەکە محاولەی کردی ئەوانیش سزای یاسایی و ئیداری خۆیان وەردەگرن. بێگومان ئەو ساڵ شێوازی پرسیارەکان جیا بوو. ئەو پرۆپاگەندەش کە دەکرا 11,000 سەد هەیە تەبێ شتیوانیە تا ئەوڕۆکە هیچ کەس نازانی دەرەجەکانی چۆنە، دەرەجەکان داخلی کۆمپیوتەر کراوە، داخلی جیهاز کراوە، ئینپوت کراوە، بەڵام ئاوتپوت نەکراوە تا ئێستا. ئومێدەوارم کە خوێندکارانی خۆشەویست نمرەی باش بەدەستبێنن بە حەقی خۆیان بۆی بتوانن ئایندەکی گەشت بۆ کوردستان دروست بکەن، بتوانن خزمەتی زانستی و هونەری کارژێڕی کوردستان بکەن، دڵی خانەوادەکانی خۆیان خۆش بکەن و من دڵنیایان دەکەمەوە کە ماندیبوونی ئەوان یان حەقی ئەوان چۆنە هەر ئەوە دەبێتن. ئێمە لەگەر بەرژەوەندی قوتابیان و خوێندکارانین لەبەر ئەوەی ئەوان تەوەری سەرەکی ئێمە بەنسبەت وەزارەتی پەروەردەوە و هەر کێشە و گیر و گرفتێک هەبێتن کە بەرامبەر ئەوان لە ڕووی تەکنیکیەوە بەنسبەت تاقیکردنەوەکانەوە ئێمە بەدڵنیاییەوە چارەسەری دەکەین. هیچ بڕیارێک نییە ئیمتیحان بکرێتەوە لەبەرەوەی یەک پرسیاریش ئاشکرا نەبووە و ئەگەر هەر کەسێک یەک دەلیلمان بداتێ لەسەر ئاشکرابوونی پرسیار گەورەترین هەدیەی دەدەینێ. گواستنەوەی مامۆستا لە مانگی 7 و 8 ڕێنمایی نوێ دەردەچێت بەپێی ئەو ڕێنمایەنە بەیەکسانی بەبێ جیاوازی و بەبێ تەداخولاتی ئەولا ئیملا مامۆستا مافی خۆی چییە بەپێ ئەو تعلیماتە نوێیە مامۆستا دەگوازرێتەوە. ئەمڕۆ جەنابی وەزیری پەروەردە سەردانی پەروەردەی قەزای دوکانی کرد بە خۆشحاڵیەوە سەردانی قاکانمان کرد. ڕۆژی تاقیکردنەوەکان کە دوا ڕۆژە ڕۆژێکی ئارام بوو و هەوڵەکان هەموو پێداویستەکانی بۆ دابین کرابوو، دەستخۆشی لە پەروەردەی دوکان کرد. ئێمە سوپاسی جەنابی وەزیر دەکەین کە لەم سەردانیدا بەسەری کردینەوە و لە ئەنجامی سەردانیدا گوێ لە چەند مامۆستایەک و لە هەروەها لە چەند قوتابیەکیش گرت و ڕاوبۆچووی قوتابیەکانی سەبارەت بە ئەسئیلەکانی چۆنێتی ئەم سیستەمەی کە ئەم ساڵ پێڕەوە کرێ کەڵبژاردنە لەگەڵ قوتابیەکان مناقەشەیەکی کرد و سەرنج و تێبینیەکانی لای خۆی بەهاند وەرگرت.